بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک هاتمەوە خزمەتی ئەوەی ئاز و خۆشەویست بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ئایا داخوازەکانی هاوڵاتیان چین لە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. دوای نزیکەی تێپەڕبوونی 200 ڕۆژ بە سەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و خەریکە دوای اتفاق و ڕێکەوتنی لانە سیاسیەکانی هەرێمی کوردستان کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێک دەهێنرێت لە ئەم ماوەیەدا بینیمان کە چەندین سەردانی لانە سیاسیەکان بۆ لای یەکتریان جامدرا بۆ ئەوەی کە دوجار لەسەر شێوازی پێکەنانی حکوومەتی هەرێم ڕێک بکەون. لە ئێستادا وادەی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود کابینەی نوێی حکوومەتی هەرێم نزیک بێتەوە بۆ پێی کە سەرۆکی هەرێم وەک بینیمان کە سەرۆکی ڕاستپێردراو یاخود ئەو کەسەی کە ڕاستپێردراوە بۆ پێکەنانی حکوومەت لەلایەن پارتی دیموکراتەوە کە براوە یەکەمی هەڵبژاردنەکان بوو ڕایسپارت لە پرۆسەیەکی ئاشکرادا بۆ پێکەنانی حکوومەت لە ماوەی 30 ڕۆژدا وە چەند ڕۆژێک تێپەڕیوە لە موادێدا. هاوڵاتیان لە کابینەی ڕابردوودا زۆر دۆدڵ بوون و زۆر نیگەران بوون لەوەی کە کابینەی ڕابردوو کابینەیەک نەبوو کە بە تەواوەتی لە بواری خزمەتگوزاری بەدڵی هاوڵاتیان بێت، چونکە کابینەیەکی پڕ لە کێشە بوو بەڕاستی هەموو ئەو کێشانەی کە لە ماوەی کابینەی ڕابردوودا ڕوویاندا کێشەگەلێک بوون کە بەدڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبوون بۆ پێی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵە قەیرانی قوڵی دارایی و قەیرانی قوڵی ئەمنی بۆیە حکوومەت ئەوەندەی کە سەرقاڵی کۆمەڵێک لانی دیکە بوو ئەوەندە نەپڕژاوەتە سەر جانبی خزمەتکردنی هاوڵاتی لە هەرێمی کوردستاندا. ئەمە سەرباری ئەوەی کە هاوڵاتیان بە گشتی بە فۆرمێکی گشتی گلەیەکی زۆریان لە حکوومەت هەبوو بۆ پێی کە نەیتوانیوە لە کابینی ڕابردوو بنەبڕی گەندەڵی بکات کە ئەمە بووەتە بە مۆتەکە بەسەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. بۆیە تەوەری ئەمڕۆی ئێمە ئەوەی ئایا داخوازەکانی خەڵک چین لە کابینی نوێ حکوومەتی هەرێم. ئەم کابینەیە لە کاتێکدا دەست بە کارەکانی دەکات کە شەڕی داعش لە ناوچەکەدا نەماوە یاخود زۆر لاواز بووە، لە کاتێکدا دەست بە کارەکانی دەکات کە دەرفەتێکی ئابووری باش لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ پێی کە هەرێم موچەی فەرمانبەرانی لەلایەن حکوومەتی عێراقەوە لە ئێستادا دەنێردرێت. هەرێمی کوردستان خۆی تاڕادەیەک سربەخۆیانە نەوت دەفرۆشێت. هەرێمی کوردستان لە زۆر بابەتی ئیداریەوە ڕاستەوخۆ خۆی حکومدارەتی خۆی دەکات بۆ پێی کە لە کابینەکەی ڕابردوودا بەهۆی هەندێک پرسی ڕیفراندۆم و ئەم بابەتانە تەنانەت مەترسی کەوتوبووە سەر قەوارەی سیاسی هەرێمی کوردستان کە وەکو هەرێمێکیش نەمێنێت. ئێستا ئەم مەترسیانە ڕەویونەتەوە هاوڵاتیان لە کەشێکی ئارامتر لە 4 ساڵی ڕابردوو چاویان لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان، چاویان لە وەزارەتەکان و وەزیرەکان و چاویان لە ئەو کەسانەیە کە خۆیان بەدەستی خۆیان لە پرۆسەیەکی دەنگداندا نردویانن بۆ پەرلەمان بۆی کە یاسایەکی باش لە ماوەی ئەم کابینێدا دەربکەن کە لە خزمەتی هاوڵاتیاندا بێت بۆی کە ئەنجومەنی وەزیرانیش وەکو جیهەتی جێبەجێکاری یاساکان جێبەجێ ئەو یاسانە بکات کە هاوڵاتیان خۆیان پەرلەمانتارەکانیان لە ڕێگەی دەنگدانەوە نردووە. بۆیە تەوەری ئەمڕۆمان ئەوەیە کە وەکو هاوڵاتیەک تۆ پێت باشە کە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەکی چۆن بێت لە چ ڕوویەکەوە خزمەت بە هاوڵاتیان بکات. ئایا ئەم کابینەیە ئەم مەترسیانەی کە لە کابینەکەی ڕابردوو لە بەردەمی دابوون لە ئێستادا کەم مەترسیانە ڕەویونەتەوە دەتوانێت کابینەیەک بێت بەدڵی هاوڵاتیان بێت لە چەند خولی ڕابردووی حکومڕانی هەرێمی کوردستان بەڕێزێک هاوڵاتیەشی ئەم هەرێمە سەرۆکی کابینەیەک لە دوایەکەکان بووە. لە ئێستادا گۆڕانکاری ڕوویداوە لەوەی کە کەسێکی دیکە سەرۆکی ئەم کابینەیە ئایا ئەو ئەجێندا و ئەو خەیاڵات و ئەم
بیرکردنەوەی کە ئەم کەسە هەیەی بۆ حکومڕانی دەتوانێت گۆڕانکاری بەسەر شێوازی حکومڕانی هەرێمی کوردستاندا بێنێت. هاوڵاتیان لە کابینی ڕابردوودا داوای مافە سەرەتاییەکانی ژیانیان دەکرد. ئاو وەک دەبینین کە لە ئێستادا لە بەشێکی زۆری شار و شارۆچکەکان لەگەڵەوەی کە ساڵی ڕابردوو وە زستانی ڕابردوو و بەهاری ڕابردوو پڕ باراناویترین زستان و بەهار بووە سەدەکان کانیاوەکان هەمویان لە سەریانەوە دەڕژا، بەڵام بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەهۆی پشتگوێ خستنیانەوە وەکو هاوڵاتیان دەڵێن بە تایبەت هەندێک جار لە سەنتەری پارێزگای سلێمانیش گلەیەوە دەکرێت کە لەم وەرزەدا کە وەرزێکی پڕ ئاو بووە وەرزی بەهار پێشتر و زستان بە هەمان شێوە خەڵک ئاوی پاکی نییە بۆ خواردنەوە بۆ جێبەجێکردنی کاری ڕۆژانەی کارەبا کە ماوەیەکە باشە، بەڵام دیسان هاوڵاتیان هەرمەترسیان هەیە لەگەڵەوەی کە ئاستی بەنداوەکان دابەزی کارەبایەکی وەکو پێویستیان پێ نەدرێت. هاوڵاتیان چاویان لە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی داهاتوو بەدیلی ئەمە بدۆزێتەوە بۆ وزەی کارەبا بۆ ئەوی کە بەدیلێک هەبێ گەر هات و ساڵێک وش کە ساڵی بوو یاخود باران وەکو پێویست نەبوو ئەوان بیر لە بەدیل بکەنەوە بۆی کە هاوڵاتیان لە ژیانیشی ئاسوودە و هەبوونی کارەبادا ژیان بەسەر ببن. ئێوە دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانەی کە لەسەر شاشەی پێیانەوە دەردەچێت پەیوەندی بکەن و سەرنج و کۆمنتەکانی خۆتان لەسەر تەوەری بەرنامەکە بڵێن ئایا داخوازەکانی هاوڵاتیان چین لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. تۆ وەکو هاوڵاتیەک چ داخوازیەکت هەیە؟ پێت وایە کە ئەگەر داخوازیت هەبێت وەک بەشێک لەم هاوڵاتیانەیە کە لە ڕێگەی سۆشیال میدیا لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کۆمنتیان نووسیوە، یەکێک لەوانە کە عەبدوسەلام محەممەد دەڵێت داخوازیمان زۆرە بەڵام هیچی جێبەجێ ناکرێت. بەڵام ئەگەر جارێکی دیکە تۆ لە ڕێگەی شاشەی پێیامەوە داخوازەکانت بیری دەسەڵات وە بیری هاوڵاتیان بینیەوە دەتەوێت چی بڵێ؟ پێت وایە کە بە فیعلی وەکەم بەڕێزا ئاماژەی پێکردووە داخوازەکان جێبەجێ ناکرێن یاخود لە کابینەی ڕابردوو دەرفەتی جێبەجێکردنی داخوازەکانی هاوڵاتیان نەبووە. حکوومەت سەرقاڵی کۆمەڵێک جانبی لە پێشتر بووە. ئەگەر بێت و لە 4 ساڵی ڕابردوو ئەمە بەڵگە بوو بێت بۆی کە حکومەت سەرقاڵی کاری لە پێشتر بووە لە خزمەتکردنی هاوڵاتیان. ئەی ساڵانی حکومڕانی پێشووتر کە هەرێمی کوردستان هیچ کێشێشی ئەمنی نەبووە لەگەڵ هیچ وڵات و هیچ گروپ و تاقمێکدا، بۆچی ئەو کاتە خزمەتیان نەکردووە؟ دەمەوێت ئاماژە بۆ هەندێک لەو کۆمنتانە بکەم کە ئێوەی خۆشەویست لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ناردووتانە. کاک عەبدوسەلام محەممەد دەڵێت داخوازیمان زۆرە بەڵام هیچی جێبەجێ ناکرێت. سیروان عەلی دەڵێت هەلی کار بۆ گەنجان دابین بکەن بۆەوەی کە چیتر کوردستان بەجێ نەهێڵن. گۆران خدر دەڵێت پرۆژەی چاکسازی لە پەرلەمان پەسەند بکرێت. ئەیوب سەلمان دەڵێت گرنگی زۆر بە کەرتی پەروەردە بدرێت. محەممەد عەلی دەڵێت جادە و ڕێگە و بانەکان باش بکرێت. بەڕاستی داواکاریەکی تەواو لە جێگەی خۆیەتی هەمویان لە جێگەی خۆیانن، بەڵام پرسی ڕێگە و بانەکان یەکێکە لەو پرسانەی کە هاوڵاتیان بەردەوام داوە لە حکوومەتی هەرێم بەردەوام داوە لە لانی پەیوەندیدار لەم بابەتە دەکەن کە جادە و بانەکان کە ڕۆژانە هاوڵاتیان بۆ ئیشوکاری ڕۆژانیان هاتوچۆی بەسەردا دەکەن و مانگانە و ساڵانە لە ڕێگەی بەشی هاتوچۆوە چەندین غەرامات و چەندین داهات و پارە کۆ دەکرێتەوە، جارێکی دیکە لە ڕێگە و بانەکان سەرف ناکرێتەوە. داوا دەکەن کە ئەمە بخرێتە چوارچێوەی خزمەتی هاوڵاتیانەوە لەم ڕێگەیە، چونکە بەڕاستی بینیمان کە لە چەند مانگی ڕابردوو لە هەرێمی کوردستان بە تایبەت ئەو قەزا و ناحێنەی کە ڕێگە و بانەکانیان وەکو پێویست نییە چەندین ڕووداوی دڵتەزێن و چەندین هاوڵاتی ئەم نیشتیمانە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە گیانیان لەدەستدا. بەپێی ئامارێک کە ساڵانە لە بەڕێوەبەراتی هاتوچۆکانەوە دەردەچێت بەگشتی لە هەرێمی کوردستان تەنها لە ساڵی 2018 ئەوەی کە من بەرچاوم کەوتووە زیاتر لە 2500 کەس لە هەرێمی کوردستان بەهۆی ڕووداوی هاتوچۆوە
بوونەتە قوربانی، بەشێکیان گیانیان لەدەستداوە و بەشێکیشیان ئەندامەکانی جەستیان لەدەستداوە و کەم ئەندام بوون. بەڕاستی هەڕاشەکانی ئەم کەرتە هیچی کەمتر نییە لەسەر هاوڵاتیان لە هەڕاشەکانی ئەمنیەت و ئاسایشی گروپ و تاقمە تیرۆریستەکان کە ڕۆژانەوە ناو بەناو دەکرێتە سەر لە چەند ساڵی ڕابردوودا دەکرا سەر هەرێمی کوردستان بەهۆیەوە زیاتر لە 2000 هاوڵاتی و پێشمەرگە کە ناسنامەی ئەم گەلەیە بەهۆیەوە گیانە لەدەستدا. بۆیە چاکردنی ڕێگەوبانەکان یەکێکە لە کارە لە پێشینیەکان کە هاوڵاتیان حتمەن داوان لە حکوومەتی هەرێم هەیە کە چارەسەری ئەم بابەتە بکەن. سادق هەرکی هەر لە ڕێگەی سۆشیال میدیاوە دەڵێت هەلیکار بۆ دەرچوانی زانکۆپەی مانگەکان دابین بکرێ. ڕۆستەم تاهیر دەڵێت کێشەی کارەبا چارەسەر بکرێ. ئەوین کامیل دەڵێت ئومێدم بە ئەم کابینێ نییە، باوەڕ ناکەم کە هیچی وا بکات بۆ میلەت. سابیر مەولود دەڵێت ئومێد دەکەم بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی تاکە کەسی بخرێت. شێروان مستەفاش دەڵێت ئومێدەوارم کە کێشەی موچە و بوجە چارەسەر بکرێت. ئارام یوسف دەڵێت نەمانی گەندەڵی باشترین چارەسەرە. سروەخان دەڵێت با کابینی داهاتوو بیرێک لە قوتابیانی پۆلی 12 بکاتەوە کە بە سیستەمی زانکۆلاین بەشێکیان بۆ دێتەوە لەگەڵ حەز و توانای ئەواندا گونجاو نییە. سابیر حاجی دەڵێت دەستکاریکردنی موچە. کاک سامان لە سلێمانیوە لەگەڵمانەکە. سامان سڵاو لێبێت. کاک سامان ئەلۆ بەڕێزگیان باشی؟ هەموو کاتێکت باش کاک سامان سڵاوت لێبێت. فەرموو لەسەر تەوەری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە؟ پێتان وایە کە داخوازەکانی هاوڵاتیان لە کابینەی داهاتوو چی دەبن؟ کاکەجان ئەم حکوومەتە ئەمەنەی کاری گەندەڵی و ئیشی گەندەڵی کردووە خەڵک زیاتر ئەوەی کە بەلایەوە گرنگ وێ لەم ڕۆژەیە خزمەتگوزاریە نەک ئەو مەحسوبیەت و ئەو حیزبەتی کە لە حکوومەتە. ئێستا حکوومەت بە ئاو کارەبا و کۆمەڵە شتی لاوەکی و موچۆ ئەوانە خەڵکی مەشغوڵ کردووە بارزی خۆی خەریکی گەندەڵیە. بۆیە خەڵک نایپڕژێتە سەر ئەوەی کە داوای چاکسازیکە. بۆیە هەر کەسێک ئێستا گەر بدوێنی داوای ئەوواکە کە بۆ نمونە ئاوی هەبێ کارەبای هەبێ موچە لە کاتی خۆیان بدرێتێ دیبیری گەندەڵی و مەحسوبیەت و حیزبەتی ئەم حکوومەتەی لا نەماوە. کەواتە هاوڵاتیەوەی کە بەلایەوە گرینگە لەم کاتەدا تەنها ئاو کارەبایە هاوڵاتیان بەگشتی ئەم داخوازیە سەرەتاییانە کە چەندین ساڵە دووبارەی دەکەنەوە ئومێدێکیان هەیە کە لە کابینەی داهاتوو ئەم داواکاریە سەرەتاییانیان بۆ جێبەجێ بکرێت؟ نەخێ قەناعەتم نییە چونکە ئەمان 27 ساڵ 28 ساڵە بە هەمان شێوە خەریکی مەشغوڵی خەڵکن بە شتی داوەکیەوە بۆیە لە داهاتووشا بڕوا ناکەم. ئەوان بە 27 ساڵ نەتوانن ئەکید بە 3 ساڵ 4 ساڵ ناتوانن. جارێ ئەوە هەر ساڵێکی ڕۆیشتووە ئەم کابینە خۆی ساڵێکی ڕۆیشتووە بەم 3 ساڵاش ئەکید بە ئەو گەندەڵی ئەو چاکسازی کە پێویستە بکرێ. بەڵام کابینی داهاتوو لە کاتێکدایە کە هەلومەرجی هەرێمی کوردستان لە 4 ساڵی داهاتوو باشترە. ئەمە لەم ڕوانگەیەوە ناتوانین بڵین کە ڕەنگە تۆزێک باشتر بێ لە کابینەی ڕابردوو؟ بەڕێژیان ئەوە بۆ حیزبەکان باشە بۆ هاوڵاتی هەروەکو یەکە. بۆ نمونە کێشەی کارەبا چەند ساڵە بۆ هاوڵاتی هەروەکو یەکە بەس بۆ حیزبەکان کێشە نییە. بۆ نمونە ئاو سوتەمەنی ڕێگاوبان دەرفەتی کار ئەمانە بۆ حیزبەکان ئاساییە بەرەو باشەڕەوە بەڵام بۆ هاوڵاتی ئاسایی هیچ شتێک نییە. بۆ نمونە ئەو کارەبای کە ئێستا 2019ە هەمان کارەبای 2023 و 4 هەمان کارەبای 1993 ڕێگاوبانەکانی شەروایە خزمەتگوزەکانی تری شەروایە. باش کەواتە لە چەند ساڵی ڕابردوودا حکوومەت شتێکی نەچاندووە وەکو هاوڵاتیەک مەبەست ئەوەیە کە ئومێدێک دروست بکە بۆی کە لە ساڵانی داهاتووشدا بڵین ڕەنگە درێژە بەم کارە باشانەی بدات. یعنی ڕابردووی حکوومەت وای کردووە کە هاوڵاتیان ناومێد بن لەوەی کە لە داهاتووشدا هیچ ناکات. حکوومەت ئەو حیزبانێکە لێی دروست بووە هەموو شتێکی چاکیان بۆ حیزبەکەی خۆیان بۆ ئەندامانی خۆیان کردو بەڵام بۆ خەڵکی هیچ شتێکی باشیان نەکردو. بۆ نمونە ئەمڕۆ ئێستا لە خەستەخانێک لە نەخۆشخانەکانی سلێمانی دەرمانی بەنج نەماوە. کەسێک ئەگەر نەخۆشیەکی خەتەریا حاڵێکی ترسناکی بێتە پێشەوە بۆ نمونە دەرمانی بەنج نییە کە ئەو نەخۆشیە پێ عەمەلیاتکە. بەڵێ
سپاس بۆ پەیوەندیەکەی تۆ لە شاری سلێمانیەوە. باوکی یوسف لە شیلاتزێوە لەگەڵمانە. باوکی یوسف سڵاو لێبێت. چۆنێ باشە؟ سڵاو لێبێ باوکی یوسف، دەنگت دێت داخوازەکانی هاوڵاتیان لە کابینەی داهاتوودا چین؟ تۆ وەکو هاوڵاتیەک ئەگەر داخوازیت هەبێت لە کابینەی داهاتوو کە وا بڕیارە دەست بەکارەکانی بکات، داخوازەکانی تۆ وەک هاوڵاتیەک چی دەبن؟ والله داخوازین ما زۆرن. داخوازین ما گەڵەکەن و داخوازین ما دێبەدێ نەکەنە، بەس مەهیویش ئەولیش خدای تعالی هەیە و مەهیویش حکومەتە خۆ هەیە و بۆن هەوڵەیەتێت هەندە زەحمەت برە، هەندە شەڕێ داعشێ شەهید دای، هەندە بەرگریش کوردستانێ کرە، هەندە خوینە خوارێتە، یعنی بۆن هەوڵەتێش بینەکەن بگرە ما ڕێگاڵبان بێن، ما ئاڤۆکە هەرات بێن، ما پانزین بێت، ما سوتەمەنیت بێت، ما خوراک بێن، ما موچەت بێن، ما بە هەمەتش بێن و بگرە دامەزراندنە قوتابیە، کار هەلە دامەزراندنە بەرتوویە، کارێک ڕەختینیت بۆ قوتابیە بووە وابێت بێکار کارگەها دانیدە و هەمە پێدیە حکومەتە هەرێما کوردستانی بەچاف وەرگرت. باوکی یوسف، گەورەترین کێشەی توێژی گەنج ئەمڕۆ قەزەیەکە بابەتی دانەمەزراندن و بەڕێستان ئەماژەت پێکرد دەستکەوتنی هەلیکار بۆ گەنجان. پێت وایە ئەمە کارێکی زۆر باش بێ کە حکوومەتی ئایندەکاری لەسەر بکات دروستکردنی دەرفەتی کار بۆ ئەو گەنجانێک کە خوێندن تاو دەکەن، چونکە ساڵانە زیاتر لە 20,000 قوتابی لە هەرێمی کوردستان تەخەڕوج دەکەن و هیچ شوێنێک نییە لێیدا بمەزرێن. پێتان وایە ئەمە دەتوانێت خزمەتێکی گەورە بە هاوڵاتیان بکات؟ بەڵێ بەڵێ دامەزراندنە قوتابیە هەلێ کار بۆ قوتابیە تشتێکی هەرە گرنگە، چکە ئەڤریکا مشکلە نەتنێ دانەموچە بەلکو گەڵێکی تای ئەڤریکای تەخەڕجن وەکی تەوە مۆجە پێگرە سەدا قوتابیە تەخەڕج بن ئەڤریکا بۆوەنامەی وەرگرن و چنا مۆڵی خۆی تووشی مشکلات بن و بێکار مینن و ئەف قوتابیە نەشێت ژنێ بە خێزانێ پێی بین و ئەف قوتابیە نەشێت کارێکی بخوان کرد و ئەف قوتابیە ناشید بێگۆی پۆش عاملیت کرد. مەهیویش حکومەتی هەیە یعنی کارگەها بینیت، شریکا بینیت در امریکا اف ما قطابیه در امریکا اف در توی همه کار کردن و اف عالمه دوتوکیل بکرد و اف عالمه کار بکرد صلاحیت کرد و اف عالمه بعدام بید کارت خود او هاریکار یا جوتیا را بتکرن، هاریکار یا پالا بتکرن، هاریکار یا شریکا را بتکرن و پیوندی مرگل حکومت عراق خواهد بکرن علاقت خواهد کن دا آریشه نمینن بین ما حکومت عراق که ام بشکین شوان هکی هم سب خوبیم بلا بس ام بشکین شوان بیدی هم علاقات خواب پیوندی خواب درستی خواهش کن و هیویداریش همه حزب کردستانی دست خواب کنند برایانی بکنند نویدا و خصوصی نکاب حقیقی بن و هر واسا ابید حکومت نکاب حقیقی پیبینن و سپاس. باوکی یوسف سپاس بۆ پەیوەندیەکەی تۆ لە شیلاتزێوە لەگەڵمان بووی. کاک حەمە ڕەشید لە ژاراوەوە لەگەڵمانە. کاک حەمە ڕەشید سڵاو لێبێت و ئێوارەی بەڕێستان باش لەسەر تەوەری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە وەک هاوڵاتیەک داخوازیت هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی داهاتوو ئەگەر هەتا داخوازەکان چین؟ کەناڵە پیرۆزەکەت و ستافەکەتان باش برای بەڕێزم دەستخۆشیتان لێ دەکەم. من بەڕای من کێشەکان ئەوەندە کەڵەکە بوون بەشکو ئیشاڵا بیرکردنەوەکەی من وا دەرنەسی تێگەیشتی بەلای چاکردا بشکێتەوە بەڵام عەقڵم نائیدری ئەو هەموو کێسانە کە کەڵەکە بوون جار لەکوێ هەردەست پێ بکەی لە سەرێ ڕابۆبنی لە بنی ڕابۆ سەرێ کاکە 1,000 زۆر 28 ساڵە کێشە کەڵەکە دەبن تێگەیشتی کەس خۆی بە خاوەنی ئەو میلەتەی نەزانیوە کەس بە عەقڵی دەوڵەتداری نەجۆڵاوەتەوە هەمووی بە عەقڵێکی حیزبی جۆڵاوەتەوە بەڕێز دەکەم تێگەیشتی ئێستاش وای دەبینم دەسەڵاتەکە ئەگەر حکومەتی تەشکیل بکرێ دوو جەمسەری تێدا دەبینم دوو دەسەڵاتی برای بەڕێزم زۆر زەحمەتە داواکاری ئەو میلەتەی فراهەم بکرێ و جێبەجێ بکرێ لەبەرەوەی ئێستاش بە عەقڵی مەکتەبی سیاسی بیر دەکەنەوە بە عەقڵیەتی حزبی بیر دەکەنەوە بە عەقڵیەتی حکوومەتی بیر ناکەنەوە بۆ خزمەتی خاک و وڵات چ دەفەرمووی تا جواب بدەمەوە بەڕێستان ئاماژەتان بۆ کرد کاک حەمە ڕەشید نازانێت لەکوێوە بۆی بچی لەسەرەوە بۆ خوارەوە لە خوارەوە بۆ سەرەوە یاخود لەسەرەوە بۆ خوارەوە هەمووی کێشەیە کەڵەکە بووە بەڵام کورد وتەنی هەر کارێک گرانە بە هەرەوەزی ئاسانە ئەگەر
هەموو لایەنەکان دەست لە ناو دەست بە تایبەت ئەوانەی کە لە ناو کابینەی حکوومەتدان بەڕاستی لەگەڵ ئەو پرەنسیپانە ڕازگۆ بن کە لە میدیاکانەوە باسی دەکەن ناتوانن بەشێکی زۆری ئەو کێشە کەڵەکە بوانە چارەسەر بکەن بە تایبەت لە پێداویتە سەرەتایەکانی ژیان بۆ هاوڵاتیان دواتر بستنە سەر بابەتەکانی دیکەش بەڵێ ئەگەر مەیلیان بێ با دەتوانن مەرج نییە بەو 3 ساڵ و 2-3 مانگەی ماوە شتێک باری میلەتەکەی سوکەن بەڵام وەکو عەرزم کردی عەرزی جەناب تو بینەران و بیسەران دەکەم بە عەقڵیەتی حیزبی بیر دەکەنەوە تێگەیشتی من بەلانەی سیاسی لە ناو حکوومەتەکەشدا دەبینم داوا قسەی من وا هەڵبگرا وەزیرەکانیش بە عەقڵیەتی مەکتەبی سیاسی جوانی یەکتر دەدەنەوە معنای نەکرا تێگەیشتی ئەگەر بیانە لە حکوومەتێکی ڕێک و پێک بێ بە دامەزراوەی بکرێ واز لە سیاسەتی با حیزبەکان بەجێی خۆی ڕێز بووان هەیە هەر کەسە و حیزبی خۆی بە حیزبایەتی بکە بەڵام وەکو حکوومەت خزمەتی خاک وڵاتەکەی بکەن بەڵام ئیشاڵا بیرکردنەوەی من وا دەرناسی نایگری وا بکەن و ئیتر دەستخۆشی لێ دەکەم تۆ ئەو نابێ قسەکان باش کاک حەمە ڕەشید کۆتا پرسیارم بۆ بەڕێستان پێت وایە وەک هاوڵاتیەک کە حزبێک کەسێک کاندیدەکە بۆ وەزارەتێک بۆ بەڕێبەرایەتیشی گشتی ئەو حەزبە خۆی حەز نەکات کە ئەو کەسایەتی کەسێکی چالاک بێت و وە خزمەتی هاوڵاتیانی تێدا بکات مەبەستم لەوەیە کە کێشە نییە کەسەکە بەعقڵەتێکی حەزبیەوە دەچێتە ناو حکوومەتەوە بەڵام ئەمەش نەکەوتۆتە سەرخودی شەخصەکان ئاخۆ تا چەند لێ هاتوون لەو بوارەیدا کە لە حکوومەت پۆستێکی پێوەردەگرن مەبەستم ئەوەیە کە ئایا عەقڵەتی حزبی وا لە تاک دەکا کە بە تەواوەتی دەست لە خزمەتکردنی هاوڵاتیان بەردان نەخێر ئەوە خودی کەسەکان زۆر جار کەسانێکی بێمەهارەت و بێلێهاتووین کە دەستن ناو حکوومەتەوە بەڵێ ڕێزم بۆ کەس و تاکەکان خەڵکی زۆر ئازامان هەیە لە هەموو حیزبەکان خەڵکی لێهاتوومان هەیە تاکی لێهاتوومان هەیە تاکی زانامان هەیە تاکی لێوەساوەمان هەیە بەڵام کە دای دەنێن مەڕەسیعی دەکەن تەمسیعی دەکەن بۆ مەکانەی بۆ شوێنەی کە ئیشی لێ بکە دەبێت هەچی قەرارێکی دەیدا ئاور وەلای پیادەی حیزبەکەی بداتەوە نەک پرسوڕا بۆ بە حکوومەتەکەی بکە یان لەگەڵ حکوومەتەکەی ڕاوێش بکە و خزمەتی میلەتەکەی بکە مەترسی لەوەی دەکەم کاکی بەڕێزم خۆ هەموومان دیومانە تێگەیشتی وەزعەکان چۆن هاتوون و چۆن ڕابردوون ئەگەر ئاوا بیر کرابایەوە بۆ خزمەتی میلەتەکەی وازیان لە من بەلارەی سیاسی نابایە ڕۆژمان بەو ڕۆژەی نەدەگەی و خەڵکانیش حسابیان بۆ دەکردین و ڕێزیشمان لە وڵاتان دەبوو تێگەێزا وامان لە خۆمان کردووە تێگەیشتی دوشمنانیش پێمان خۆش دەبن ئیتر با زۆر وەنێو دەکەم دەستخۆشی بەڵێ سپاس بۆ کاک حەمە ڕەشید لە ژاراوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان خۆشەویستانم دەمەوێت بگەڕێمەوە لای کۆمنتەکان ئەو کۆمنتانەی ئێوەی خۆشەویست لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک داتان ناوە محەممەد علی دەڵێ جادە و ڕێگەوبانەکان باش بکرێت لە کابینەی داهاتوو سادە خەرکی دەڵێت هەلیکار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دابین بکرێت وەکو بەڕێزێکیش پێشتر پەیوەندی کرد کە بەڕاستی ئەولەویەتی کارەکانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێم پێویستە دابینکردنی هەلیکار بێ بۆ گەنجان لە ڕێگەی کردنەوەی کۆمەڵێک کۆمپانیا هێنانی کۆمەڵە کۆمپانیا لە بوارە جۆر بە جۆرەکان لە هەرێمی کوردستان بۆی کە تیایدا گەنجەکانی ئەم وڵاتە کە زانکۆ پەیمانگاکان تەواو دەکەن کە ماستەر و دکتۆراکان لە ناوخۆی دەرەوە وڵات تەواو دەکەن و دێنەوە جارێکی دیکە لێرە ناومێت نەبن بەڵکو کارێکیان دەست بکەوێ بۆی کە خزمەتی ژێرخانی سەقافی و ژێرخانی حکومڕانی و ژێرخانی هەموو بابەتە جیاجەکانی هەرێمی کوردستان بکەن نەک بڕۆن خۆیان و سنگی خۆیان بە دەریای ئیجەدا بدەن ئەوین خان لە سلێمانیەوە لەگەڵمانە ئەوین خان سڵاوت لێبێت لە کەلارەوە لەگەڵمانە بەڵێ ئەوین خان سڵاوت لێبێت بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە وەک هاوڵاتیەک ئەگەر داخوازیت هەبێ لە کابینی داهاتوو داخوازیەکانت چی دەبن؟ بەڵێ سڵاوی خوات لێبێ ئێوارەت باش بەڕێزی بەرنامەکەت
زۆر داخوازەیە کە حکوومەتی هەرێم چارەسەری بکات جاجنین کەوەی داخوازەکان جێبەجێ بکات بەرامبەر بەم خەڵکەی خۆی گرنگترین داخوازی کەرتی پەروەردەیە کە حکوومەت بتوانێت چارەسەری بکات بەڕاستی پەروەردە لە وڵاتی ئێمەدا زۆر لاوازە لە خێزانەوە دەست پێ دەکات تاوەکو دەکاتە زانکۆکان و زۆر شتی تر هەیە لە هەرێم کە کەموکوتی زۆرە کە حکوومەت پشتگوێ خستووە وەکو کەرتی پیشەسازی و وەکو کەرتی پیشەسازیەتی وەهامان نییە لە کوردستانە کە بتوانێت وڵاتێکمان بەرەو پێشەوە ببات. لە ڕووی کەرتی پەروەردەوە حکوومەت چۆن دەتوانێت ئەم کەرتە بەرەو پێش ببات؟ پێشنیاری تۆ لەم ڕۆ چییە؟ ینی حکوومەت چی بکە لەم کەرتەدا؟ بەڵێ حکوومەت دەتوانێت خولێکی ڕاهێنەری بۆ مامۆستاکان بۆ قوتابیەکان بکاتەوە کە بتوانێت یارمەتیدەریان بێت هاندەریان بێت بۆ خوێندن و پەروەردەکردنی. بەڵێ سپاس بۆ ئەوین خان لە کەلارەوە سپاس بۆ سەرنجە جوانەکانی بەڕێزیشان کاک عەبدوڵڵا لە خۆشناوەتیەوە لەگەڵمانە. کاک عەبدوڵڵا سڵاو لێبێت. بەڕێستان گەشتبینن بە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێم و ئەگەر گەشتبینن زۆر سپاس پێتان وایە کە چی بکات کابینەی داهاتوو باشە؟ ئەرێ وەڵا ئیشاڵا وەڵی بە من وەکو هاوڵاتیێک ئەوەیە من پێم خۆشە دەرەجەیە دیویشنەکە بەس چاکسازەکەیژە چاکسازی بکات حەزشم لێ بۆ کۆمەڵی ئیسلامی بەشداری کرێت بابڕاستی کەم لەشتی جوان زیاتر هیچ کەم بە کۆمەڵوە نەدیار چەندە کۆمەڵ نیوە ڕاستی بەس لە مەوقیفی جوان لە پیاوی مەرج زیاتر هیچ کەم لەوانە نەجۆت لەو ئاخرەت مامۆستای سەردانی ئەو برادەرانە کرد لە قسەیە جوان زیاتر هیچی دیکەی نەکرد نازانم لۆ لیان لە ڕق ڕاستن بەشداریان پێ نەکردن. چی کرد لەم ماوەیەدا تێنەگەیشتم لەم قسەیە ببوورە؟ تێنەگەشتم لەم ماوەی ئاخیردا چی کرد لەم قسەی کۆتایی؟ بەڵێ لەو ماوەی ئاخیرەدا مامۆستا سەردانی ئەو حیزبانەی کرد بۆ قسەی زۆر جوانی کرد گوتی پێویستە ئێمە دەستی ئەو حکومەتەی بگرین بەرەوە باشتر بڕوە یعنی لەلایەنشیش کە بەشداریان پێ نەکردیا ئەو قسە جوانانەشی کرد شتێکی زۆر باشەوە. عەبدولستاریش پیاوەکی بەڕاستی دیار بوو یعنی حەقا و پیاوە یەک شتی غەڵەت کرد کۆمەڵەوەندەیە من حەزم لێ نەبوو جارێکی خشاوە لە حکومەت یعنی تەماشاوە ساحەبی کۆمەڵ لە مامۆستا سۆران و کاکە عەبدولستاریە ئەو خەڵکە بەرزە و ڕاستەیە تێدا بریا بەشداریان کرد بەڕاستی هەستێکەم ئەو کابینە لەوانە جیاوازی ئینشاڵڵا. سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە خۆشناوەتی سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێزیشتان. ئەوەی کە ئاماژەی پێکرد کە عەبدوڵڵا لە خۆشناوەتی ئەوەی کە لە میدیای فەرمی و لە وتەبێژی فەرمی کۆمەڵ زۆر جار جەختی لێ دەکرێتەوە و خودی ئەمیری کۆمەڵیش لە میدیاکاندا زۆر جار کە دەبیندرێ قسە دەکات لە سەردەمی ئۆپۆزیسیۆن بوونیشیانەوە لە ساڵی 2009 هەمیشە قسەیەک دیار بووە لە ناو قسەکانیدا ئەویش ئەوەیە کە هەمیشە بە باشەکان بڵێن باش و بە خراپەکان بڵێن خراپ. ئەوەی کە دوێنێش لە سەردانی لایەنە سیاسیەکاندا ئەم قسەیەکە کردووە هەندێک پێیان وایە درێژکراوەی هەمان جۆر بیرکردنەوەیە کە ئەمیری کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەلی باپیر تێیدا وتی ئەگەر کاری باش بکە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێم ئەوە دەستخۆشیان لێ دەکەین و پێمان کارێکی زۆر باشەوە پێی دڵخۆش دەبین. ئەمەش شتێکی تازە نییە لە دید و بۆچوونی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و خودی بەڵێ شنەخان لە سلێمانیەوە لەگەڵمانە. شنەخان سڵاو لێبێت ئەم کاتت باش. بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ هیچ ئومێدێکتان هەیە بە کابینەی داهاتوو؟ بەداخەوە هیچ ئومێدێکمان بەم حکوومەتە نییە چونکە هیچ کاتێک ئیش بۆ خەڵک ناکەن هەر خەریکی خۆیانە بن و زیاتر خۆیان دەوڵەمەندەکەن و زیاتر خەریکیەوە بن چۆن نەوتی ئەم وڵاتە بن و ئەوە مەعاشی خەڵکەوە حاڵەتی لەگەڵ گەرمای زیاتر کارە باسەمترە بێتەوە و خەڵک کێشەی ئاوی هەیە و ئیتر چی بە خەڵکەکەن هیچ ئەمەلێکی نییە. تۆ لە سلێمانی دەژی ئێستا زۆر جارلانە پەیوەندیدارەکان ئاماژە بۆ دەکەن کە هیچ کێشەیەکی ئاو لە شاری سلێمانی دانیە لەم ساڵی 2019دا پاش ئەوەندە ساڵ لە حکومڕانی خۆماڵی هەرێمی کوردستان لە سەنتەری پایتەختی ڕۆشنبیری ئێستا کێشەی ئاوی خواردنەوە بۆ پێداویستەکانی ڕۆژانە هەیە. زۆر جار
بەرپرسان باز دەکەن هیچ کێشەیەک نییە. بەداخەوە هیچ کات کەی ئەوان ڕاستیان کردو هەر لەم تەلەڤیزیۆنەی بەڕێستانەوە بەرنامەیەکتان کرد کە خەڵک چۆن کێشەی ئاوی هەیە لە چەند گەڕێکی سلێمانیە. کەواتە ئەم کێشەی واقعیە بێتەئکید واقعیە و هەر بەردەوامیش دەبێ هەتا ئەمانە لەسەر حکم بن. پێت باشەوە کاوڵاتیەک کە کابینەی داهاتوو 4 ساڵی داهاتوو چۆن بەڕێ بکەوە تا کابینەی داهاتوو چی بکە بۆ هاوڵاتیان لە 4 ساڵی داهاتوو چەندە بەڕێزێک گوتی 4 ساڵێک نەماوە خەری کە دەبێت بە 3 ساڵ چکە کات زۆر تێپەڕیوە بۆ پێکەنانی کابینەکە. خۆزگە ساڵێکی کەش لای باە تاکەجان ئەو خەڵکە هیچی تەحملی نەماوە یعنی ئەوەمان ئاوات خواست خۆزگە هەر نەیانتوانیا بێنە سەر حکم بەڵام کەسی نازانێت چۆن لە ناوەچن چۆن لا هەچن بەداخەوە هەموو ئەمەلێکمان حیزبی ئیسلامی و مامۆستا عەلی بافیریش ئەڵێ بەشداری لە حکومەتان ناکە یعنی خەڵک ئەمەلێکی هەیە یعنی وردە و ئەمەلانەش نامێنن. بەڵێ سپاس بۆ شنەخان لە سلێمانیەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆی بەڕێز. بەڕێزان کاتی پێکهێنانی حکومەت و کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە گۆڕانکاریێکی زۆر بەسەر زۆرێک لە جومگەکان لە هەرێمی کوردستان جومگەکانی حکومڕانی داهاتووە لەم 4 ساڵەی داهاتوودا سەرۆکێکی هەرێمی نوێ هەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی نوێ هەیە کۆمەڵێک هەڕەشە و تەحەدیات لەسەر هەرێمی کوردستان بوون لە 4 ساڵی ڕابردوو و چەند ساڵی ڕابردووش ئەم هەڕەشە و تەحەدیاتانە نەماون. لە ئێستادا هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان سیاسەت دەکات هەم نەوت سەربەخۆ هەردەفرۆشێت و هەمیش دڵی بەغدا تا ڕادەیەک ڕاگیراوە بە گشتی دۆخەکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانەوە ئەگەر بێت و گرژی و ئاڵۆزی دیکە لە ناوچەکەدا دروست ببن جارێکی دیکە هەرێمی کوردستان لی قازانز دەکات. بۆیە هەندێک لەوانەی کە تێدەفکرن لە وەزعەکە دەڵێن ڕەنگە وەزعەکە مولائم بێت و تا گونجاو بێت بەوەی کە حکومەت خزمەتی هاوڵاتیان بکە. بەڵام ئەوەی کە لە زۆربەی پەیوەندیەکانی ئێوەکو هاوڵاتی دەیخوێنمەوە بەرجەم دەکەوێت ئەوەیە کە نائومێدن ئەمەش دەرەنجامی ئەم ڕابردووەیە بەڵام هیوادارین کە داهاتووانە بێت. کاک عەلی لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک عەلی سڵاوت لێبێت. ئەلو کاکە باشی هەموو کاتێکت باش کاک عەلی. بەڕێستان چۆن ئەم دۆخە دەخوێننەوە؟ وەڵی دەربارەی داخوازیەکەی خۆمان بۆ داهاتووی ئەم کابینەیە دوای ئەم کابینێمان وەڵی هیوادارین کاکە موشکیلەی ئەم زێرابەی دەور و پشتی هەولێر حەل کرێ کاکە. کێشەی چی هەیە کاک عەلی؟ کاکە معقول نییە تۆ لە سەراوادانیشی پڕ بێت بۆ پیرەکە معقول لە دوای 6 مانگ بچیتەن کردبێنی و بەریدەی. کاک عەلی ئەم کێشەیە لە زۆربەی هەولێر ئەم کابینێ زۆر مەمنونیانە بین. ئەم کێشەی لە زۆربەی گەڕەکەکانی شاری هەولێردا هەیە. من هەفتەی ڕابردوو لە هەولێر بووم یەکێک لە هاوڕەکانم باسی لەوە کرد کە مەگەر چەند گەڕەکێکی زۆر ڕاقی هینی ئاوەڕۆی هەبێت سیستەمی ئاوڕۆ هەبێت ئەگەر نا بەشێکی زۆری شاری هەولێر ئەمەی نییە. ئەمە لە دەور و پشتی هەولێر ئەو مشکلەیە هەیە زۆر ئەم خەڵکی هەراسان کردووە وەڵا بەڕست لەکوێدا دانیشی لە دەور و پشتی هەولێر 10,000 بدەی بۆی ئەو بەریدەی ئەو بیرە یعنی ئەمەش مەسەرێکە بەم خەڵکیەکەین داوای ئەوەمان هەبوو لە دوای ئەم کابینەیە ئەم مشکلەیەمان بۆ حەلکرد. جگەلەوە بەگشتی وەک هاوڵاتیەک هیچ ئومێدێکت هەیە کە کابینەی داهاتوو کابینەیەک بێ خزمەت بە هاوڵاتیان بکات یاخود ئەوەی کە لە ڕابردوو بینراوە بەشێکی زۆری هاوڵاتیانی ناومێد کردووە بەڕێستان بۆم زۆرە بیر دەکەنەوە؟ بەخوا ئومێدەکەی ئێمە ژەر ئومێدەکەمان بۆگەنی کردووە وەکو ئەو بیرەی کە ئێستا باسم کرد. بەڵێ ئومێدەوارین کە ئومێدەکەتان بەم زۆرە نەبێت و کابینی داهاتوو کابینەیەک بێت کە لە خزمەتی هاوڵاتیاندا بێت و چارەسەری ئەو گرفتانە بکات کە بەڕێستان و بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕۆژانە بەدەستیانەوە دەناڵێنن لە نەبوونی ئاو و نەبوونی کارەبا و زۆربەی سێکتەرەکان ڕێگەوبان و ئەم بابەتانە. سوپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستان کاک عەلی لە هەولێرەوە. جەنابیش دەگەین کە کاتی خۆتان بێمە بەخشی و زۆر سپاس. سپاسی کەناڵەکەشتان دەگەین زۆر سپاس. هیوادارین کێشەکانی ئێوەش چارەسەر بێت. سپاس بۆ بەڕێستان. بەڕێزان یەکێکی دیکە لە
ئەو تەوەرانەی کە هاوڵاتی چاوەڕێیە لە 4 ساڵی داهاتوودا حکومەت کاری لەسەر بکات، ئەویش نهێشتنی دەسوەردانی وڵاتانی هەرێمیە لە هەرێمی کوردستان. وەک دەبینین کە ڕۆژانە تۆپبارانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە بیانووی جیا دەکرێت. دەبینین ڕۆژانە فڕۆکەکانی وڵاتانی دراوسێ تا قوڵایی هەرێمی کوردستان دێن و زۆر لە گوندنشینان و کاسبکارانی ئەم ناوچەیان نیگەران کردووە ساڵانە بەرهەمەکانیان بەهەدەر دەدرێ. ئەمە جگەلەوەی کە زۆر جار هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم بردومانانەدا دەبن بە قوربانی. ئەمە یەکێک بێت لە تەوەرەکان کە کابینەی داهاتووی 4 ساڵی حکومەتی هەرێم کە کاری لەسەرکا بۆی کە وڵاتیان بەڕاستی گوندنشینان بە ئیسراحەت کاری خوان بکەن و ئەو هاوڵاتیانش کە دەیانەوێت بەڕاستی سەردانی ئەم ناوچانە بکەن کە ناوچەی گەشتیارین بە تایبەت بناری قەندیل کە ژینگەیەکی یەکجار دڵڕفێن و جوانی هەیە، هاوڵاتیان ناوێرن لەبەر هێرشەکانی وڵاتانی دراوسێ تەنانەت سەردانی ئەم بەشە بکەن کە هی وڵاتی خۆمانە، هی هەرێمی خۆمانە. ئەمە یەکێک بێت لەو بابەتانەی کە 4 ساڵی داهاتوو حکومەت کاری لەسەر بکات بۆی کە وڵاتیان بە ئیسراحەت لە ماڵی خۆیان لە هەرێمی کوردستان ئەم دی و ئەو دی و بکەن بۆی کە ناوچە جوانەکان، ناوچە دڵڕفێنەکان ببینن. یەکێکی دیکە لەو سێکتەرانی کە حتمەن هاوڵاتی تاکی کورد لە هەرێمی کوردستان بەدەستیەوە دەناڵێنێت سێکتەری تەندروستیە کە لە زۆرێک لە سیمینار و لە زۆرێک لە میدیا و لە شوێنە جیاوازەکان قسەی لەسەرکراوە، ئەویش بنەبڕکردنی دەرمانی ساختە و قاچاغ هێنانی بۆ هەرێمی کوردستان کە ئەمە وای کردووە بەڕاستی بینایی لاشی بەشێکی زۆر لە تاکی هەرێمی کوردستان بەهۆی ئەم دەرمانە ئەکسپایر و ئەم دەرمانە خراپانەوە تێک بچێ جارێکی دیکە شیرازەی خۆی لەدەست بدات و نەتوانێت بگەڕێنرێتەوە باری یاسایی خۆی. حتمەن ئەمە ئیشی وەزارەتی تەندروستیە لە حکومەتی هەرێمی کوردستان بۆی کە زۆر جددیتر بێلەوەی کە کۆمەڵە کەسانێک بە فعلی کە زۆر جار اختصاسێکی وان نییە لە پێدانی دەرمان بە هاوڵاتی، بەڵام لەلا کۆڵانەکان زۆر جار دەبینین کە بە علاگە عیلاج لە خۆیانەوە دەدەن بە نەخۆش کە ئەمەش بەڕاستی کارەساتێکی گەورەیە. پێویستە حکومەت لەم سێکتەرەش کاری جددی بکە بۆی کە هاوڵاتیەک لەگەڵەوەی کە باری گوزەرانی خۆش بێت، جەستەیەکی تەندروستی هەبێت. هەروەها یەکێکی دیکە لەو تەوەرانە کە هاوڵاتیان ئومێدەوارن لە کابینەی داهاتوو ئەویش کۆکردنەوەی لانە سیاسیەکان لەسەر یەک مێزی گفتوگۆ و بە برایەتی و بە تەبایی و بە گیانێکی لێبوردەییەوە ئەوەی کە لە نێوانیاندا هەبووە لە ساڵانی ڕابردوو ئەمانە بەلا بنێن جارێکی دیکە دەستە ناودەستی یەک هەمویان بە هیمەتی برایانە کار بۆ حکومڕانی هەرێمی کوردستان بکەن بۆی کە کابینەیەکی باش بێت. بەڵام ئەوەی کە من دێڵێم قسەیەکی ئومێد بەخشە، ئەم ئایدیا و تێڕوانینانە زۆر جار هەبووە و هاوڵاتی ئومێدی ئەوەی خواستووە، بەڵام بەداخەوەکو هەندێک لە هاوڵاتیان لە پەیوەندی تەلەفۆنەکانی نامەژان بۆ کرد، ئەمە چاوەڕوان ناکرێت چونکە عەقڵەتی حزبی بەبێ ئیستثنا بەسەر هەموو حزبەکاندا زاڵە. زۆر جار لە ناو حزبێکدا حزبی ژمارە ئەلیف کەسێک کاندید دەکات، کەسەکە خۆی عەقڵەتێکی حزبی فولی هەیە کە دەچێتە ناو حکوومەتیش ئەم عەقڵیەتە کە لە ناو حزبەکەیدا هەبووە بۆ ناو حکوومەتیش دەیگوازێتەوە وەکو یەکێک لە بەڕێزەکان ئاماژەی پێکرد. بۆیە هەمان ئەم عەقڵەتی و گەندەڵی و پشت ملشکانەی هاوڕێکانی کە لە ناو حزبەکەیدا هەبووە دەیگوازێتەوە ئەزمونە بۆ ناو حکوومەت. ئەوەندەی لەوێشدا سەرقاڵی ئەوەیە کە خۆی پیاو چاکات و بە پۆستەکەی قۆرخ و ئەحتیکاری هەندێک بابەت بکات و گەندەڵی بکات، ئەوەندە تەرکیزی لەسەر ئەوە نییە کە کاری باش بکات، کەسێکی دڵسۆز بێت بۆ هاوڵاتیان، کەسێکی دڵسۆز بێت بۆ ئەم خاکە بۆ نیشتیمان و بگرە بەشێکیان بڕاستی کە قسان لەگەڵ دەکەی هەر گاڵتان بە قەزەی دڵسۆزی دێت. ئەمە بەبێ ئیستثنا لە ناو هەموو حزبەکاندا ئەم شتە هەیە. بۆیە پێویستە ڕیفۆرم، نوێگەری لە جۆری بیرکردنەوەی ئەو کەسانەدا بکرێت کە
دەستنە ناو حکومەتەوە پۆستێک وەردەگرن بۆی کە خزمەتی هاوڵاتی بکەن ئەوان بەو نیەتە وەری دەگرن خزمەتی هاوڵاتی پێ بکەن بەڵام بەک هاوڵاتیان زۆر جار دەڵێن بەڕاستی ئەمە ئەسڵ و ئەساسی نییە ئەم پۆستە تەنها هۆکارێکە بۆی کە ئەو کەسە خۆی ئیستفادەی لێ بکات دەڵێن لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا بەڕێزێک گەڕاوە بانگەشەی هەڵبژاردننی کردووە وتوێتی خۆ من دەزانم ئێوە دەزانن کە من ناتوانم ژیانی ئێوە بگۆڕم بەڵام دەنگم پێ بدەن ئێوە ژیانی من بگۆڕن بەڕاستی قسەیەکی زۆر ڕاستی گوتووە و وەک باز دەکەن کە ئەو بەڕێزە دەریچوە و ژیانی ئەویان گۆڕیەوە دەستیان خۆش بێ بەڵام ئەو کەسە زۆر ڕازگۆ بە لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ دەنگدەرەکانی خۆی و ژیانیان گۆڕیوە بەڵام مەبەستم ئەوەیە کە بەشێکی زۆری ئەو بەڕێزانەی کە پۆستە جیازەکانی ناو حکومەت و پەرلەمان بەدەستدێنن بەڕاستی دواتر ئاگیان لە هاوڵاتیان نامێنێت وە پشت لەو هاوڵاتی و لەو دۆست و هاونیشتیمانیانەی خۆیان دەکەن کە لەناو ئەوانەوە نێردراون بۆ ناو ئەو حکومەتە بۆیە ئەمە خاڵێکی گرنگە ئەو بەڕێزانەی کە پۆست و پایەکیان لە ناو حکومەت یاخود پەرلەمان یاخود لە هەر ئۆرگانێکی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا هەیە دڵنیا بن بەشێکی زۆری ئەو گەندەڵیانە لەسەرەوە فەرمانیان پێ نەکراوە پەیوەندی بە خودی تەمبەڵی و لاوازی توانای جەستەیی و عەقڵی خودی خۆیانەوەی ئەگەرنا هەر حزبێک تاکێک بنێرێ بۆ ناو حکومەت شانازی پێوە دەکات کە خزمەت بکات بەوەی کە حزبەکە پێی سەربەرز بێ ومێدەوار بووم کە بەم جۆرە منافەسەیەک دروست بوو بە لە خزمەتکردنە ناو حکومەتدا بۆی کە هەر تاکێک دەچوو عەقڵەتی حزبی بەلاوە نابووایە و منافەسەی لەسەر خزمەتی هاوڵاتیان کردبە کاک ڕێباز لە گەرمیانەوە کاک ڕێباز سڵاو لێبێت بەڕێستان سلام علیکم عەلەیکە سەلام بەڕێستان چیتانە لەسەر تەوەری بەرنامەکە ئێوە هیچ ئومێدێکتان هەیە کە کابینەی داهاتوو کابینەیەک بێت کە باوەش بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە بکاتەوە و هەمویان وەکو یەک خزمەت بکات تەمەناکەن ئێمە هەرچەند لە کابینەکانی ڕابردووە بێرێکی ئۆتۆمانە دەبوایە خەڵک معاشی باش بووە ینی تەعیناتە بووە بۆ نمونە ئێستا من خۆم بۆ کەسێکی خەڵاتپێداژی تایبەت واسایەتە خۆم پیشەکەم یعنی ئەوەن ماوەی هەست ساڵە مەکتەبم تەواو کردە پەیمانگا و بژنمناکمێ بەخوا لە خانەی کێشانخوا ئازانە یعنی هیچ ئومێدم بەمخوا بەم حکومەتەش نییە بەڕاستی ئەمانە حکومەت نین ئەمانە کۆمەڵە کەسە بەڕاستی کۆمەڵێ نادان بێتن وەڵڵاهی نییە بۆیان ماوەی من پێم وایە ماوەی بە 2 ساڵ نەیانتوانێت خزمەت بکەن بەخوا هەتا نەگۆڕێن ئەمانە چاوەڕێی شتێک ناگەێت من پێم وایە ڕەنگە کۆمەڵە شتێک بکرێت لەبەرەوەی ینی کەسێک ڕۆی شتێکی ترازێ ئێمە تەمەناکەن ئەمانە ناوخۆیان ڕێک بوون لە تر بەسە 2 ساڵ تێر بخۆن دوازێن ئەمجا نۆرەی خەڵکە خەڵک بۆتی ینی من ینی پێ دەڵێم بۆتی 11000 دەرتۆ هەیە لە 2015 بۆشی تەعین نەکراون بۆتی یانێکی گار شوێنێ کۆمپانیایەک هینێک ینی بۆ خۆیان لە ئاسمان کۆمەڵگا لە ئاسمان کۆمەڵێکی شتێکێنان نییە بخوا ئین کاتێ ئەم خەڵک قبولیکە کاکە ڕوا مزارەکە گولتەوەدنەوە ینی خەڵک چی بکەن ئازم ینی خەڵکی ڕێ نەما تاقی نەکاتەوە خەڵک بەڕاستی ئەمانە خەڵکیان نەگەرەکە خەڵکیان فرۆشتووە بەڕاستی دەزریان لای خۆیانە بیریان لای گیفانیانە باش کاک ڕێباز کۆتا پرسیارم بۆ بەڕێستان گەر بە کورتی وەڵام بێەوە وەڵامم دەیتەوە سپاس دەکەم بەڕێستان باستان لەوە کرد کە وەکو کەم ئەندامێک هەر هاوڵاتیش ئەم وڵاتە گەر بێت و کێشەیەکی هەبێت بەڕاستی هەر چۆنێک بێ دەتوانێت قەنەعات بەخۆی بکات و دان بەخۆی دابگرێت و لەگەڵام دۆخە بڕوە تاوەکو دۆخەکە باش دەبێت خوا لایەک بەلاکدا دەخات کورد و تەنی بەڵام بۆ هاوڵاتیە کە کەم ئەندام بێت نەتوانێت کار و کاسپیەک بکات داواکاری بەڕێستان چیە لە حکوومەت بۆ 4 ساڵی داهاتوو کە کەیسی ئێوە بەڕاستی پێش بخات لە پێش خزمەتگوزاریەکانی وڵی من هیچ کاتێک مەمنون حکومەت نابم و دەستیشم لە هیچ کەسێکپان نەکرێتەوە ڕای خەڵکی منتەقەیە شایدم من بۆ خۆم لە بازاڕە دوکانە من ئیشی خۆم ئەەکەم بەڵام من داوا ئەەکەم ینی ئەم جارە گۆڕان چۆتە حکوومەت وەزیری کاروباری کۆمەڵی لای گۆڕانە بابە من دەتون بە سادە خۆم تعیین بکە وەکو مامۆستایەک تعیین بکە وەکو فەرمانبەرێک تعیین بکە بۆ ئەوەی بتوانم بژێوی ژیانی مەڵغان تعیین بکەم بەڵێ سپاس بۆ کاک ڕێباز لە کەلارەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێزیشتان بەڕێزان بەگشتی تەوەری بەرنامەکەمان ئایا داخوازەکانی خەڵکچین لە کابینی نوێی حکوومەتی هەرێم دەمەوێت جارێکی دیکە بەر لە کۆتایی کۆمنتەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بیر بخەمەوە کە عەبدولسەلام محەممەد دەڵێت داخوازیمان زۆرە بەڵام
هیچیان جێبەجێ ناکرێت بەبێ ئیسtisنا نووسیبێتی. سیروان عەلی دەڵێ هەلیکار بۆ گەنجان دابین بکەن بۆی کە چیتر کوردستان جێ نەهێڵن. گۆران خەدر دەڵێ پرۆژەی چاکسازی لە پەرلەمان پەسەند بکرێ. ئەیوب سەلمان دەڵێ گرنگی زۆر بە کەرتی پەروەردە بدرێت. بەڕاستی گەر کەرتی پەروەردە کەرتێکی چالاک وایە و ئیشەکانی خۆی لەسەر سیستەمی خۆی کردبە لە پەروەردەکردنی تاکی ئەم وڵاتە لە 27 ساڵی ڕابردوو و لە کەرتی تعلیمیەکەش وەکو لە ناوەکەشی پەروەردە و فێرکردنە بە تەکید دۆخی ئەمڕۆمان بەم جۆرە نەدەبوو. ئەمە یەکێک لە نەهامەتیەکان ئەوەیە. محەممەد عەلی دەڵێ جادە و ڕێگەوبانەکان باش بکرێت. ئەمەش قسەی لەسەرکرا. سادە خەرکی دەڵێ هەلیکار بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان دابین بکرێ. ڕۆستەم تایر دەڵێ کێشەی کارەبا چارەسەر بکرێ. ئەوین کامیل دەڵێ ئومێدم بەم کابینێ نییە باوەڕ ناکەم کە هیچ شتێکی وا بکات بۆ میلەت. سابیر مەولود دەڵێ ئومێد دەکەم کە بەرژەوەندی گشتی لە پێش بەرژەوەندی تاکە کەسی بەخرێت. لەسەر ئەم قسەیە هەر تاکێک لە حکوومەتدایە خۆی تاکێکە بەر لەوەی لەناو حکوومەتدا بێت بە فۆرمە گشتێکە تاکێکە لە کۆمەڵگا. من کاتێک دەچم پۆستێکی حکمی وەردەگرم کە خزمەتی گشتی بەرژەوەندی گشتیم پێش بەرژەوەندی خۆم خست سودمەند دەبم چووکە خۆم هەر تاکێکم لەم کۆمەڵگایە. بەڵام ئەگەر بەرژەوەندی خۆم پێش بەرژەوەندی هەموو کۆمەڵگاکەم خست حتمما ئەوە ستەمێکی زۆر گەورەم کردووە و تەنها چاوچنۆکی و تەنها احتکار و قۆڕەخکاریم کردووە. شیروان مستەفا دەڵێ ئومێدوارم کێشەی موچە و بودجە چارەسەر بکرێت. ئارام یوسف دەڵێ نەمانی گەندەڵی. بەڕاستی گەندەڵیش ناوێکی گشتیە لە زۆر سێکتەر دەبیندرێت. سروەخان دەڵێ با کابینەی داهاتوو بڕیارێک لە قوتابیانی پۆلی 12 بڕیارێک لە قوتابیانی پۆلی 12 بدات کە بە سیستەمی زانکۆلاین بەشێکیان بۆ دێتەوە کە لەگەڵ حەز و توانای ئەوان نایەتەوە. بەڕاستی قوتابیەک کە ئەو بەشەی بۆی دێتەوە لەگەڵ حەز و توانای خۆی بێت دواتر دەتوانێت خزمەت بەم بەشە بە کۆمەڵگەکەی خۆی و بە خودی خۆشی بکات. بەڵام زۆر جار کەسێک هیچ هەستێکی هوەری تێدا نیە، کەسێکی زۆر عسکەریە بەڵام لەم هەرێمەی ئێمە سیر دەکەی بەشی هوەرە جوانەکانی بۆ دێتەوە یان بەشی ڕۆکە ناسک و جوانەکانی بۆ دێتەوە. ئیتر ئەم کەسە چۆن خزمەت لەم بوارەدا بکات؟ زۆر کەس دەبینین کە حەزی لە زمانە دەچێت بەشێکی پزیشکی بۆ دێتەوە کە بەڕاستی هەر پێی تووشی شۆک دەبێت کە قەترە خوێنێک دەبینێت چۆن لەم بوارەدا خزمەت بکە. بۆیە بەڕاستی داواکاری بەڕێزیشان داواکارێکی جوانە. قوتابی پێویستە لەو بوارەدا بخوێنێت کە مهارەت و لێهاتووی خۆی و بەهرەی خۆی لەم بوارەدا بە سروشتی پێدراوە. سابیر حاجیش دەڵێت دەستکاریکردنی موچە. بەڕێزان ئەوە سەرجەم کۆمنت و تالیقەکانی ئێوە بوون لە ڕێگەی سوشیال میدیا و لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی لەسەر ئەوەی کە حکوومەتی داهاتوو چۆن بێت. بە ئومێدەین کە ئەو بەڕێزانەی کە ناومێد ببوون 4 ساڵی داهاتوو ببێتە 4 ساڵی چۆن دەڵێ شۆکێک بۆ ئەوان بەوەی کە ئەوەی کە تەسەووڕیان نەکردووە 4 ساڵی داهاتوو بەو جۆرە بێت واتە زۆر باشتر بێت بۆی کە تاک لەو مەیوسی و ناومێدی کە تێیدا دەژی هەناسەیەکی بۆ بگەڕێتەوە و ئومێدێک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە. تا بێگەیشتنەوە لە بەرنامەیەکی دیکەی دوانگەی خەڵک هەمولایەکتان بەخوای گەورە دەسپێرم. ئێوارێکی شاد بۆ هەمولایەکتان. خواتان لەدە. لەم بەرنامەیەدا ڕوونی